ئایا کۆنترین دەقی ڕاهێنانی ئەسپ کە لە مێژووی مرۆڤایەتیە بناسرێت پەیوەندی بە کوردەوە چییە؟ لەگەڵمان بن بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە تایبەتە. لە نزیکی ساڵی 1960دا شوێنەوارناسێکی ئەڵمانی بە ناوی هیگۆ وینکلر هەزاران تاتەقوڕی لە هەتووسەی پایتەختی هیتیەکان دۆزیەوە لە نزیک ئەنقەرەی ئەمڕۆ. لە ناویاندا تاتەقوڕێکی تیا بوو کە دەقی کۆنترین ڕاهێنانی ئەسپی لەسەر بوو کە لە مێژووی مرۆڤایەتیدا ناسرابێت. لەو سادەوە چەندین توێژینەوە لەسەر ئەم دەق و تاتەقوڕە کراوە، بەڵام هەندێک لایەنیشی هێشتا بە لێڵی ماوەتەوە. ئێمە ئەمڕۆ لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین کە هەنگاو بە هەنگاو بزانین ئەم دەق و تاتەقوڕە چ پەیوەندیەکی بە کورتخۆی و زمانەکەیەوە هەیە. ئەم دەقە تەمەنی نزیکی 3400 ساڵە و کۆنترین دەقە لە مێژوودا کە هەتاوەکو ئەمڕۆ دۆزرابێتەوە سەبارەت بە ڕاهێنانی ئەسپ. لەبەرەوە گرنگی و بەهایەکی تایبەت و گەورەی هەیە بۆ توێژەران لە هەموو جیهاندا. وەگاماژەمان پێکرد دەقەکە لە پایتەختی هیتیەکان لە شاری هەتووسە کە دەکەوێتە نزیک ئەنقەرەی ئەمڕۆ دۆزراوەتەوە. لەبەرەوەی کە دەقەکە لەلایەن تیمێکی ئەڵمانیەوە دۆزراوەتەوە، لەبەرەوە بەشێکی زۆری توێژینەوە زمانەوانیە سەرەتاییەکان کە نزیکەی 100 ساڵێکە دەستیان پێکردووە لەلایەن ئەڵمانەکانەوە کراوە و ئەمڕۆژ تاتەقوڕی ئەو دەقە هەر لە مۆزەخانەیەکی ئەڵمانیدا هەڵگیراوە. مرۆڤ کاتێک کە بیر لە مێژووی ئەم دەقە دەکاتەوە سەری سوور دەمێنێت. ئەم دەقە نزیکی 2000 ساڵ پێش دەرکەوتنی ئیسلام و 1400 ساڵ پێش دەرکەوتنی ئاینی کریستیان نووسراوە. لەبەرەوە بۆ تێگەیشتن لەم تاتەقوڕ و دەقەکەی سەری دەبێ بگەڕێنەوە بۆ سەردەمی دێرین و سەرەتای چیرۆکەکە. سەرەتای چیرۆکەکەش ئەو سەردەمەیە کە بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتیدا ئەسپ ماڵی کراوە. ماڵیکردنی ئەسپ یەکێک لە گۆڕانکاریە گرنگەکانی کۆمەڵگەی مرۆڤایەتیە. ئەمڕۆ ڕاستە ئەسپ زیاتر لە کێپڕکێ و بۆ خۆشگوزەرانی بەکاردێنرێن، بەڵام لە ڕابردوودا ئەسپ ڕۆڵێکی گەورەی هەبووە لە ژیانی مرۆڤایەتیدا، بە شێوەیەک کە هەتا ساڵی هەفتاکانی سەدەی ڕابردوو واتە 50 ساڵ لەمەوبەریش خەڵک لە شارە گەورەکانی کوردستاندا بە عەرەبانی ئەسپ هاتوچۆیان کردو. من خۆم لە منداڵیدا لە ناو شاری سلێمانی هاتوچۆم پێکردووە. سەرەتای ماڵیکردنی ئاژەڵەکە وەک جۆرێک لە شۆڕژوا بووە لە ژیانی مرۆڤایەتیدا. پێش ئەسپ ئاژەڵی کەر ماڵی کرابوو، بەڵام ماڵیکردنی ئەسپ گۆڕانکاریەکی گەورە بوو. ئەوەش لەبەرەوەی کە ئاژەڵەکە بەهێزتر و خێراتر بوو لە کەر و لە ئەنجامدا مرۆڤ بەهۆیەوە توانی کەلوپەلی قورس بە خێرایی بگوێزێتەوە لە نێوان شوێنی دووردا. ئەمە دەرفەدیدا کە بە شێوەیەکی فراوان بۆ کشت و کاڵ بازرگانی و هاتوچۆ بەکار بهێنرێت. بەڵام کاریگەریە گرنگەکەی لە جەنگدا بوو. بەکارهێنانی ئەسپ بوو بە بەشێکی گرنگی سوپا و شێوەی شەڕی بۆ هەتایی گۆڕی. ئەسپ هێندە گرنگ بوو بۆ جەنگ کە بەکارهێنانی لە جەنگدا هەتاوەکو سەدەی 20م بەردەوام بوو. ماڵیکردنی گیاندارەکە دوو بۆچوونی گشتی سەرەکی لەسەر هەیە. یەکێکیان دەڵێت کە زیاتر لە 5000 ساڵ لەمەوبەر لەلایەن کولتوری بۆتای لە وڵاتی کازاخستانی ئەمڕۆدا ماڵی کراوە. لەوێ بۆ شیر و گۆشت و ئەگەرێکیش هەیە کە بۆ سواریش بەکارهات بێت. بەڵام باوانی زۆربەی ئەو ئەسپانەی کە ئەمڕۆ لە جیهاندا ماون لەوێوە نەهاتوون.
بەڵکو لە ناوچێک کە بە کللتوری یەمنا ناو دەبرێت هاتووە کە ئۆکرانیای ئەمڕۆیە و نزیکی 5,000 ساڵ لەم و بەریش لەوێ ماڵیکردنەکە ڕوویداوە. بۆ جۆرە توێژەران تا ڕادێک لەسەرەوە کۆکن کە ماڵیکردنەکە زیاتر لە 5,000 ساڵ لەمەوبەر لە دوو شوێندا ڕوویداوە. وەک ڕوون کرایەوە لە دوو شوێن لە جیهاندا بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتیدا ئەسپ ماڵی کراوە. یەکێکیان وڵاتی کازاخستانی ئەمڕۆیە و ئەوەی تریشیان ئۆکرانیا. بەڵام باوانی ئەسپەکانی جیهان ئەوانەی کازاخستان نین بەڵکو ئەوانەی ئۆکرانیا. ئەم دووجێ هیچیان پەیوەندیەکی ڕاستەوخۆیان بە کوردستانەوە نییە. ئەی کەواتە ماڵیکردنی ئەسپ و ئەم تاتەقوڕە چ پەیوەندیەکیان بە کورد و کوردستانەوەیە؟ ڕاستە بە پێی لێکۆڵینەوەکان کە تا ئەمڕۆ کراون ناڵێن ئەسپ لە کوردستاندا ماڵی کراوە. بەڵام هەر دەست بەچێ لە سەردەمی سەرەتای ماڵیکردنی گیاندارەکەدا باوانی کورد بەشدار بوون لە گۆڕانکاریەکی مەزن لە بەکارهێنانی ئەسپدا. نزیکی 3800 ساڵ لەمەوبەر میتانیەکان کە لە ناو کوردستاندا حکومڕان بوون ئەوان ئەسپیان هەر تەنها بۆ سواربوون بەکار نێنا بەڵکو بۆ یەکەم جار لە مێژوودا عەرەبانەی تایبەتی جەنگیان داهێنا کە ئەسپ ڕای دەکێشە. ئەوەش توانای میتانیەکانی لە جەنگدا زیاتر کرد و بۆ ماوەیەک لە نێوان 1350 بۆ 1500 پێشزاینی بوون بە هێزێکی گەورەی ناوچەکە. بۆ ئەو سەردەما عەرەبانی ئەسپ توانا و هێزی سەربازی ئەوانی بردە ئاسێکی تر. دواتر عەرەبانی ئەسپی جەنگی بوو بە بەشێکی گرنگی سوپای ئەو سەردەما. دوای میتانیەکانیش نزیکی 3500 ساڵ لەمەوبەر کاشیەکان کە دانیشتووی کوردستان بوون ئەوانیش ئەسپیان هێنا بۆ ناوچەکانی خواری مەسۆپۆتامیا و گۆڕانکاریان لە عەرەبانەی جەنگی ئەسپتا کرد و کردیانە بەشێکی گرنگی سوپاکەیان. لە ئەنجامدا بۆ نزیکی 400 ساڵ حکومڕانی سەرەکی خوار و مێسۆپۆتامیا بوو. واتە گۆڕانکاری لە بەکارهێنانی ئەسپدا لەسەر خاکی کوردستان و لەلایەن دوو لە باوانی کوردەوە هەردوو کاشی و میتانیەکانەوە ڕوویانداوە و بە ناوچەکە و جیهاندا بڵاویان کردوتەوە. کەواتە ماڵیکردنەکە لە کوردستاندا دەستی پێ نەکردووە، بەڵام هەر لە سەرەتا و زوو بە زوو با و پاپیرانمان بەشداریەکی گەورەیان کردووە لە گۆڕانکاری لە بەکارهێنانی ئەسپدا. ئەویش بە داهێنانی عەرەبانەی جەنگی ئەسپی کە بووە هۆی گۆڕانکاری گەورە لە توانای جەنگیدا. سەرڕایەوە ئەمانجیەم بەرنمەیە ئەو تاتە قوڕە بوو کە لەسەر ڕاهێنانی ئەسپ بوو لە هەتووسە کە نزیک ئەنقەرەی ئەمڕۆیە لەوێ دۆزرا بوو. جا با سەرەتا بزانین ئەم تاتە قوڕە و دەقەکەی چییە و چۆنە پێشەوەی پەیوەندی لەگەڵ کووردا سێ بکەین. ئەو دەقەی کە دۆزراوەتەوە وەک پێشتر ئاماژەمان پێکرد بە ناوی کیکولی یاخود کەیکولی لە جیهاندا ناسراوە. کەیکولی ناوی ئەو کەسێک کە ڕاهێنەری ئەسپ بووە و بە ناوی ئەوە زانیاریەکان نووسراوە. پێشتر ئاماژەمان بۆ کرد کە میتانیەکان لە کوردستاندا ئیمپراتۆریەتێکیان دامەزراندووە. ئەوان بوون کە عەرەبانەی سەربازی ئەسپیان داهێناوە. ئەم دەقەش پەیوەندی بەو داهێنانەی ئەوانەوەیە. دەقەکە ڕاهێنەرێکە کە تێیدا بە شانازیەوە وردەکاری و چۆنێتی ڕاهێنانی ئەسپی عەرەبانە دەخاتەڕۆ. لەوێدا کەیکولی پرۆگرامێکی 214 ڕۆژی داناوە سەبارەت بە چۆنێتی ڕاهێنانی ڕۆژانەی ئەسپ. ڕاهێنانەکە وردەکاری جۆرەکانی ڕۆیشتن و لەوەڕ و ئالیکەکەی تێدایە. بۆ نمونە چ جۆرە ئالیکێکی پێ بدرێت و چۆن خوێت تێکەڵی ئاویان ئالیکەکەی بکرێت. هەروەها چۆن لەو ماوەیەدا بایەخ بە ئەسپەکە بدرێت. کەیکولی تەنانەت کاتەکانی ڕۆژ کە ڕاهێنانەکانی تێدا دەکرێت دەست نیشان دەکات. بەو جۆرە کەیکولی پرۆگرامێکی پسپۆرانە دادەنێت بۆ ئەسپ. بەڵام دەبێت ئەوە بزانرێت کە پیشەی ڕاهێنەری ئەسپ پیشەیەکی گرنگ بووە لەو سەردەمەدا. ڕاهێنانی ئەسپ وەک زانستێکی تایبەتمەند مامەڵەی لەگەڵدا کراوە و ئەو خەڵکانەی کە ئەو پیشەیان هەبووە وەک چینێکی بەرزی کۆمەڵگە و ناوسپاش سێکراون. ئەوەش بەهۆی کاریگەریان لەسەر توانای سوپا.
گرنگی دەقەکەی کەیکوڵی لەوەدایە کە دەقێکی تەواو زانستیە و نزیکی 1970 دێڕە و زانیاری زۆر ود لە خۆ دەگرێت. ئەمڕۆ زۆربەی پەرتووکەکان لەسەر ڕاهێنانی ئەسپ سەرەتا ئاماژەیەک بە دەقەکەی کەیکوڵی دەکەن. ڕاهێنانەکەی کەیکوڵی هێندە نایابوو ورد نووسراوە، توێژەرێک بە ناوی دکتۆر ئان نایلند لە ساڵی 1991 بۆ 1992 هات لە ماوەی 214 ڕۆژدا هەمان ڕێچکەی ڕاهێنانی ئەسپی کەیکوڵی دووبارە کردەوە. دکتۆر ئان لە پەرتووکێکدا وردەکاری تاقیکردنەوەکانی لەسەر ڕاهێنانەکەی کەیکوڵی خستە ڕوو، زانایی کەیکوڵیشی دووبات کردەوە لە ڕاهێنانی ئەسپدا. من زۆر جار دەڵێم کە کوردستان خاکی سەرەتای پایە بنەڕەتیەکانی شارستانیەتی مرۆڤایەتیە. سەرەتای نووسین، سەرەتای چاندن، سەرەتای ماڵیکردنی زۆربەی ئاژەڵەکان و لەم ئەڵقێشدا ئاماژە بە یەکەم یا کۆنترین دەقی ڕاهێنانی ئەسپ لە مێژووی مرۆڤایەتیە دەکرێت. جا هەرچەندە دەقەکە لای ئەنقەرەوە دۆزراوەتەوە، بەڵام نووسەری دەقەکە خەڵکی ناوجەرگەی کوردستانە. نووسەری دەقی کەیکوڵی خەڵکی کوردستان بوو، ڕاهێنانەکە لە ناو میتانیەکاندا داهێنراوە. لەبەرەوەی کە نووسەرەکەی خۆی لە دەقەکەدا ئاماژە بۆ دەکات کە خەڵکی خاکی میتانیە و هەرەوەش نییە کە لەسەر خاکی کوردستان نووسراوە، بەڵکو دەقەکە بە شێوەی کوردی دێری نووسراوە. نووسینەکە بەم شێوەیە دەست پێ دەکات و کەیکوڵی دەڵێت: ئومە کیکوڵی لو ئەشووەشانی شاکوور ور و بیتانی. بە کوردی نوێ دەبێت بە ئەمە کیکوڵی لاو ئەسب وەسێنی ژەکوور وارێ میتانی. واتە ئەمە کەیکوڵی پیاوی ئەسب وەسێنە لە ناوچەی واری میتانیەوە. ناوی ڕاهێنەرەکە کیکوڵی پێشگیری کی لەگەڵدایە کە دواتریش لە ناو مادەکاندا بە شێوەی کەی باو بووە. ناوەکەش کەیکوڵی سروشتێکی کوردیە. وشەی ئەشووەشانی کە لە کوردی ئەمڕۆدا دەبێت بە ئەسبوسێن لە زمانی مادیدا تۆماری هەیە بە شێوەی ئەسپە فەیسانە. وشەی شا کە ئەمڕۆ لە کرمانجیدا بە شێوەی ژ بەکاردێت، بەڵام لە دەقە هەورامیە کۆنیکانیشدا هەیە بە شێوەی ژە. دواتر کەیکوڵی بە کوردیەکی ڕەوان دەڵێت. چەند جار ئەسپەکە غاری پێدەکرێت بەم شێوەیە: ئەی کە واردانە، یەک جار لە دانەی ڕێڕەوەکە. لە زمانی کوردیدا ئەم دێڕە دەبێت بە یەک وارەدانە. هەردوو وشەی کوردی نوێی وارە بە مانای جار، کەڕەت و دانە زۆر نەگۆڕاون. بەڵام پەیوەندی لەگەڵ زمانی سۆمەریشدا دەکەوێتە ڕوو، لەبەرەوەی لە سۆمەریدا ئارام مانای کەڕەت یاخود جار دەدات. هەروە وشەی تانەی میتانی دەبێتە دانەی سۆمەری و دانەی کوردی نوێ. بەو جۆرە دەربرینەکانی سەرەوە لە سێ زمانی سۆمەری و میتانی و کوردی نوێدا هاوشێوەن. میتانی وارتانە، سۆمەری ئارەدانە، کوردی نوێ وارەدانە. وشەکانی تری ئەم بەشە کە دەمێنێت دووبارێ و تەنها ژمارەکەیان دەگۆڕێت، بەڵام ژمارەکانیش لەگەڵ کوردیدا گۆڕانی کەمیان بەسەرداهاتوو. ئەیکە بە مانای یەک لە کوردیدا دەبێت بە یەک یاخود یەک. تێرە بە مانای سێ لە هەورامی و زازاییدا دەبێت بە هیرێ یاخود یەرێ، هاوشێوەیە و لە زمانی مادیدا دەبێت بە ڕی کە لە زازاکی و هەورامی و تەنانەت میتانی و ئینگلیزیش نزیکە، لە بەرەوەی مادەکان بەنزیکی فری گۆیان کردووە. 15 بە مانای 5 لە کوردیدا بە 5. نەوە بە مانای 9 لە زازاکیدا دەبێت بە 9. هەروەها لە زاراوەکانی تریشدا دەبێت بە 9 یاخود نە. لە ڕاستیدا دەقەکەی کەیکوڵی چەندین وشەی تری کوردیش زینی و دەکاتەوە کە لە یاد چوون. هەروەها ڕۆڵی زمانی کوردی ئەمڕۆ لە لێکدانەوەی دەقی دێریندا دەخاتە ڕوو. وردەکاری زمانەکە لەم پەرتووکەتە خراوەتە ڕوو کە بە هەردوو زمانی ئینگلیزی و کوردی بڵاوکراوەتەوە. یەکێک لە وشانی کە توێژەرانی سەرقاڵ کردووە وشەی ئەشوەی شانە یاخود ئەسوەی سانێ. کێشەکە لەوەدایە ئەوانەی کە کاریان تێدا کردووە لەژێر کاریگەری تیۆری ئاری نازانستیدا هەوڵیان داوە و پەنان بۆ سانسکریت بردووە بێ ئەوەی بگەنە ئەنجام و لێکۆڵینەوەیەکی قەناعەت پێکراو.
بەڵام وشەکە لە زمانی مادیشدا هەیە بە شێوەی ئەسب فەیسانە و لە کوردی نوێژدا دەبێت بە ئەسبۆسیەن و هەر هەمانمانە دەدات و لەو سەردەمەدا بە شێوەی ئەشوشانی گۆکراوە. کەواتە ئەم دەقات تەمەنی 3400 ساڵە و بە زمانی کوردی دێری نووسراوە و هەروەها وشەکانی ناودەقەکە بە تۆزێک هاوکاریەوە زۆربەی کورد دەتوانێت لێی تێبگات. ئێمە لەم بەرنامە کورتەدا ناتوانین هەموو وردەکاریەکانی بخەینە ڕوو. من لەم پەرتوکەدا مێژووی بزر و نەجێڕاوی کورد کە بە هەردوو زمانی ئینگلیزی و کوردی نووسراوە وردەکاری دەقەکەم هەمووی داناوە. بەڵام ئێستا پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئەم دەقە بە زمانی کوردیە بە کام زاراوە؟ دەستنیشانکردنی ئەوەی کە ئەم دەقە بە کام زاراوەی کوردیە کارێکی ئاسان نییە. ئەوەش لەبەرەوەی وشەی جیاوازی تێدایە و هەندێک لە وشەکان سەرڕایەوەی کە نووسینەکە بە هیتی نووسراوە، بەڵام سمبڵی سۆمەری و ئەکەدیشی تێدایە و نازانرێت ئەوەی نووسویەتی چۆن ئەو سیمبڵانەی خوێندۆتەوە. جگە لەوە دەقەکە لە بەرکورتی لایەنی ڕێزمانی زۆر تێدا دەرناکەوێت. یەکێک لەو شتانەی کە سەرنجە دێت ڕاستە دەقەکە میتانیە، بەڵام بەشێکی زۆریشی جگە لە سمبڵەکان بەڵام وشەی سۆمەری و مادیشی تێدایە. سەرڕای ئەوانە هەمویان هەندێک لە وشەکان سەرەدایەکمان بۆ دەخەنە ڕوو. بۆ نمونە وشەی شای میتانی بە ژی بەمانای لە زارای کرمانجیدا هەیە، بەڵام لە دەقە هەورامیە کۆنەکانیشدا دەڵێن ژە و لە هەندێک شەعی هەمرامیدا ماوە و ئەمڕۆ لە هەورامیدا دەڵێن جە. یان ژمارە سێ لە دەقەکەدا بە تێرێ نووسراوە. لە زاراوی هەورامی و زازاکیدا هەن بە شێوەی یەرێ یاخود هیرێ، واتە دەقەکە چەند وشەیەکی هەورامی و زازاکی ڕوونی تێدایە و وشەی کرمانجیشی تێدایە بۆ نمونە وار. بەڵام نازانین ئەوان بەوار خوێندویانەتەوە یاننا، لەبەرەوەی کە بە سمبڵی سۆمەری نووسراوە هەر چەندیشە نووسینەکە هیتیە. پرسیارەکە ئەوەیە ئایا زاراوەیەکی کۆنی هەورامی و زازاکیە؟ لە ڕاستیدا زانیاریەکان بەشیەوە ناکەن کە دەرەنجامی واڕوون بدرێت، بەڵام وەک ئاماژەمان پێکرد هەندێک تایبەتمەندی هەورامی و زازاکی بەسەریدا زاڵە. وەک سەرنج دەدرێت کۆنترین دەقی زانستی ڕاهێنانی ئەسب نزیکی 1000 ساڵ لە کۆنترین دەقی فارسی دێرینترە. بەڵام لەوانەیە پرسیارێک بکرێت ئەگەر کورد لەو سەردەمەدا دەقی ڕاهێنانی ئەسپی نووسی بێت، دەبێت ئەم پیشەی ئەسپەوانی و ئەو زمانش کە پێی نووسراوە دواتر بەردەوام بوو بێت. بە دڵنیایی دەبێت بەڵگەی تر لەو سەردەمانەشدا هەبوو بێت. ئەم پرسیارە زۆر گرنگە بۆ تاکی کورد، نەتەوەیە کە ئەندامەکانی وایان لێکراوە هەرگیز بڕوایان بەبوونی خۆیان نەبێت و هەموو شتێکی خۆیان بخەنە ژێر پرسیارەوە. لەبەرەوە زۆر گرنگە وەڵامی ئەو بۆچوونە بدرێتەوە. لە ڕاستیدا لە دوای میتانیەکان چەندین سەرچاوە هەیە کە دڵنیای دەکاتەوە ئەم پیشەیە لە ناو باو باپیرانی کووردا مابوو، بەشێکی گرنگی ئابووری بووە لە ڕابردوودا. لە ناو هەردوو مانای و مادەکاندا بەشێکی گرنگی ئابووریان متمانەی کردبووە سەر ئەسبداری. ئەوە لە دەقەکاندا ئاماژەی پێکراوە. بۆ نمونە شاری ئەسفەهانی مادەکان کە لە هەندێک دەقی یارسانیدا ناوە دێرینە نزیکترەکەی بە ئەسپەهان ناوی هاتووە، هەندێک سەرچاوە پێیان وایە کە لە سەردەمی مادەکاندا ناوی ئەسپەدان بووە. ناوەکە بە کوردی مانای شوێنی ئەسب دەدات و لە سەردەمی مادیشدا هەر هەمان مانای هەبوو. هەروەها ناوچەی تەورێز کە لە ڕابردوودا ناوچەیەکی کوردی بوو لەژێر دەسەڵاتی مانایەکاندا بووە، ئەوێش بە ئەسب بەخێوکردن بە ناوبانگ بووە، بەڵام هێندەی ناوچە مادیەکان ناوی نەبووە. هێرۆدۆت 2500 ساڵ لەمەوبەر ئاماژە بە ئەسپی مادی نیسەیی دەکات کە ئەسپێکی ناسرااو بوو و توخمەکە بە بەرگەگر و خێراب ناوی هاتووە. ناوەکەشی بە ناوی دەشتاییەکی مادەکان ناونراوە. هەرچەندە دەڵێن دەشتەکە نزیک هەمەدان بووە، بەڵام زۆر ئەگەر هەیە کە هەر ماهی دەشتی مادی نزیک کرماشانی ئەمڕۆ بوو بێت کە ئەسپەکەی بەناوە ناونراو بێت و هەتاوەکو ئەمڕۆژ هەندێک چالاکی پەیوەست بە ئەسپەوە لە دەشتی مادەکاندا، واتە ماهی دەشت بەردەوامە. بەگشتی سەرچاوە یۆنانیەکان وەک هیرۆدۆت ئاماژە بەوە دەکەن کە میدەکان لە ناو سوپایاندا زۆر متمانیان دەکردە سەر ئەسپ و هێزی سوارەی مادەکان زۆر کاریگەر بوون. هەروە ئاماژەش بەوە دەکرێت کە بەشێکی گرنگی کللتوری و ئابووری ئەوان
متمانەی لەسەر ئەسب بووە. ئەو لایەنە نزیکی 2400 ساڵ لەمەوبەریش لەلایەن زەینەفۆنیشەوە ئامادەی پێکراوە. ئەو ئاماژە بە توانای سوارچاکی ئەوان و کارامەییان لە ڕاهێنانی ئەسب بۆ شەڕ دەکات کە ئەوە ڕێک ئەوە دەسەلمێنێت ئەو توانایی کە کەیکوڵی هەی بووە لە ڕاهێنانی ئەسبدا بۆ جەنگ لە ناو میتانیەکاندا دواتریش لە ناو مادەکاندا بەردەوام بووە. سرابۆش نزیکی 2000 ساڵ لەمەوبەر ئاماژە بۆ دەکات. ئەو دەڵێت کە مادەکان ژمارەیەکی گەورەی ئەسب ساڵانە بەرهەم دەهێن و بنەچەی کللتورەکە بۆ ئەوان دەگەڕێتەوە و بەڕوونی دەڵێت کە ئەرمەنی و فارسەکانیش لە مادەکانەوە سوارچاکی فێربوون. ئەویش بە هەمان شێوە ئاماژە بە توخمی بەناوبانگی ئەسمی نسەیی مادی دەکات. کەواتە میتانی و کاشیەکان بەشێکی دابراو نین لە مێژووی ئێمە. ئەم فەرهەنگە فەرهەنگی بایەخدان بە ئەسب و ڕاهێنانی دواتر لە ناو مادەکان و مانایەکاندا بەردەوام بووە. بەڵام ئەگەر زمانی دەقەکە 3400 ساڵ لەمەوبەر باو شێوەیە لەگەڵ کوردی ئەم ڕۆدا هاوشێوە بێت، دەبێت زمانەکە هاوشێوەی فەرهەنگی بایەخدان بە ئەسب دواتر لە ناو مادەکان و مانایەکاندا بەردەوام بوو بێت. بۆ ئەوەی بزانین کە بەردەوام بووە پێویستمان بە بەڵگەیە. بەڵگەی زمانەوانی شتێکی ئەوتۆ لە مانایەکان بەجێ نەماوە کە پەیوەست بن بە ئەسپەوە. بەڵام خۆشبەختانە لە ناو دەقەت دێرینەکاندا پسپۆڕان کاریان کردووە و هەندێک وشەیان بە تایبەتی دەستنیشان کردووە وەک وشەی مادی و ماناکەشیان لێکداوەتەوە. ئێمە لەم بەرنامەیەدا زیاتر ئاماژە بە ئەسب دەکەین، لەبەرەوە ئەو وشانە دەخینە ڕوو کە پەیوەستن بە ئەسپەوە. لەوانە کۆمەڵێک وشە جێی سەرنجن. لە ناو مادەکاندا جۆرە ئەسپێک بە ئەسپەچا ناوی هێنراوە کە ئەمڕۆ دەبێتە ئەسپەشێ کە ئەسپی ڕەنقاوەی سوورباوە. لە ڕاستیدا وشەی ئەسپی کوردی ئەمڕۆ بنشەگەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی سۆمەری و هوری و هەل لە ناو باو باپیرانی کووردا ناوەکە دروست بووە. لای هوریەکان پێیان وتووە ئیسی بە مانای وشەی هەسکە ڕەجی وشەی هەسایە لە کوردیدا. سۆمەریەکان بە ئەسب دەڵێن سیسی، وشەکە مانای هەسای کوردی دەدات و دووبارە کراوەتەوە، واتە بە کوردی ئەمڕۆ دەبێتە هەسهەس. دیارە سۆمەریەکان وشەکان لە هوریەکان وەرگرتووە و دووبارەیان کردوەوە. دواتر لە سەردەمی مادەکاندا ناوەکە کراوە بە پێی هەستاو بووە بە هەسەپا یاخود ئەسپا، کەوا دەردەکێت لە هەسەپاواتە پێی هەستاو ناوەکە دروستکرابێت. هەروەها بەشێکی بەرچاوی ئەو وشانی کە ئەمڕۆ بە زمانی مادی دەستنیشان کراون و پەیوەستن بە ئەسپەوە لە کوردیدا نەگۆڕاون یاخود کەم گۆڕاون. ئەمانە چەند نمونەیەکن. وشەمادیەکان وشەی بەرامبەریان لە کوردیدا. ئەسپا دەبێتە ئەسب. ئەسپە ئەستا بە ئێسکی ئەسپەوە لە کوردیدا دەبێت بە ئەسب هەستی. ئەسپەبارە ئەسب سوار لە کوردیدا ئەسپەبارە واتە بارێک لەسەر پشتی ئەسپ. ئەسپانژیرە خاوەن ئەسپێکی ژیر لە کوردیدا دەبێتە ئەسپانژیرە. ئەسپۆکە بە مانای ئەسپۆکە یاخود ئەسپی بچووک لە کوردیدا ئەسپۆکە نازنایی بچووکردنەوەی ئەسپە. زەڕی ئەسپە خاوەن ئەسپی ڕەنگزێر زێڕی ئەسپە خاوەن ئەسپی ڕەنگزێر لە کوردیدا. ئەوانە تەنها چەند نمونەیەک بوون و لە ڕاستیدا چەندینی تر هەن. کەواتە لە دوای میتیانەکانیش لە ڕووی زمان و پیشەوە ئەسپەوانی پیشەیەک بووە کە بەردەوام بووە لە ناو ماد و ماناییەکاندا. ئەو بەردەوامیە لە زمانەکەشدا ڕەنگی داوتەوە و زمانی مادی بەڵگەیەکی ڕوونە بۆ گرنگی ئەسپ لە ناو مادەکاندا. کەواتە لە ڕووی زمانەوانی و تواناشەوە ئەسپەوانی بەشێکی گرنگی ژیانی مادەکان بووە و ئەوان بەو تایبەتمەندیەش ناسراو بوون. بەڵام پرسیارێک دێتە پێشەوە، ئەگەر ئەمە کاری باو باپیرانی ئێمە بووە، چۆن ئەم زانست و زانیاریە لە ناوماندا بزر بووە و دواتر بەردەوام نەبوو و شوێنەواری نەماوە؟ تایبەتمەندی کورد لە ئەسپدا لە هەندێک ناوچەی کوردستاندا ماوەتەوە. ئەمڕۆ ناوجەرگەی میدیای دێرین کرماشان بە ناوبانگە بە ئەسپی کوردی ڕەسەن و
فێستیڤالێکی ساڵانە لەوێ دەکرێت بۆ هەڵبژاردننی باشترین ئەسپی کوردی لەسەر خاکی میدیای دێرین. ئەسپی کوردی لە کرماشان و ناوچەی ئەسفەهان کە ئەسپەدانی سەردەمی مادیە و ناوەکەی بەپێی هەندێک سەرچاوە مانای شوێنی ئەسب دەدات بایەخی زۆری پێدەدرێت. ئەمڕۆ ئەسپی کوردی لە وڵاتی ئێراندا بە شێوەیەکی فەرمی دەستنیشان و تۆمار کراوە و هەوڵێک هەیە کە لە ئاسی جیهانیشدا ئەسپی کوردی تۆمار بکرێت. گرانە بزانرێت کە ئایا ئەسپی میسەیی کە توخمێکی ئەسپی مادی سەردەمی ماد بوو سەرچاوە دێرینەکان ئاماژیان پێکردووە باوانی ئەسپی کوردی ئەمڕۆ بێت. لەبەرەوەی دڵنیاکردنەوەی ئەو بابەتە بەراوردی لایەنی بۆ ماوەی گەرەکە. بەڵام بوونی توخمێکی بەناوبان لە سەردەمی مادیدا و توخمێکی کوردیش کە هەتاوەکو ئەمڕۆ لە کرماشانی دڵی ماداماوە و چەندین سەرچاوە لە سەدەکانی ڕابردوودا ئاماژیان پێکردووە ئەو ئەگەرە پتەو دەکەن. زۆر ئەگەر هەیە کە هەر هەمان جۆر بێت بە تۆزێک گۆڕانەوە. لە سەردەمی مادەکاندا ئەسپی نیسەیی لە هەموو ڕۆژهڵاتی ناوەڕاست و لە ناو ڕۆم و یۆنانەکانیشدا بەناوبانگ بوو تا ڕادێک وەک پیرۆز سیرکراوە. ئەو پیرۆز سیرکردنێ کە زۆر کەساتی ناوداری ئەو سەردەما پێکهاتەی ناوەکان وشەی ئەسپی تێدا بوو. بۆ نمونە ئەسپە میترا واتە ئەسپی میترا و چەندین ناوی تری هاوشێوە. ئەسپ بە شێوەیەک لە سەردەمی دێریندا بەسراوەتەوە بە مادەکانەوە کە یۆنانیەکان بە لەوەڕی ئەسپیان گوتووە مادیک بەپێی قسەی سرابۆ لەبەرەوەی کە ئەو لەوەڕە لە وڵاتی ماد یاخود کوردستان زۆر بووە. ئەم فیستیڤاڵی کرماشان بۆ ئەسپی کوردی پێشینەی هەیە و لە سەرچاوەکاندا ئاماژەی پێکراوە. بۆ نمونە نزیکی 200 ساڵ لەمەوبەر ڕاوڵسن سەبارەت بە ئەسپی کوردی دەڵێت کە ئەسپی کرماشان کە مەبەستی لە کوردیە ئەسپێکی بەناوبانگ بووە لە هەموو ئێراندا. بەپێی هەندێک سەرچاوە ناوچەی کرماشان هەتاوەکو سەرەتای سەدەی 20م ئەسپی کوردی دەنات بۆ هندستان و ئەسپی ئەوان لە هەموو شوێنێک بە هەن وەردەگیرە. لە سەرەتای سەدەی 20مدا کورد بەگشتی ژمارێکی زۆر ئەسپی بەرهەم دەهێنا و لەلایەن ناتەوەکانی دراوسیان بە ئەسبدارێکی باش دانراوە. لە هەندێک حاڵەتی تۆماری دەگمەندا هێزی سوارەی کوردیش نزیکی 200 ساڵێک لەمەوبەر ئاماژەی پێکراوە. ئەو هێزە کوردیە وەک هێزێکی گرنگ مابوونەوە تا سەردەمانێکی نزیک. خاتوونێکی گەڕۆکی ئینگلیز بە ناوی لیدی شیلد ئەزمموی خۆی لە ساڵی 1856دا لەگەڵ ئەوەدا دەخاتە ڕوو وێنەیان دەکێشێت و دەیکاتە وێنەی سەرەکی پەرتووکەکەی و ئەو دەڵێت دیمەنێکی نایابە کاتێککە 300 بۆ 400 سوارەی کورد لە کاتی جوڵە و دەست پێکردنی پەلاماردان. ئەوان لە نزیک یەکەوە دەڕۆن و ڕێکاگە پڕ دەکەنەوە و بە شێوەی نیوەغاردان دەڕۆن هاوشێوەی ئەفغانیەکان. ئەوان ڕمەکانیان بە بەرزی دەگرن و پارچە قماشێکی ڕەش دەئاڵێنن لە ژێرنووشی ڕمەکانیان. دیمەنە زیت و دەنگە بەرزە تینوەکان کە لە قورجیانەوە دێت کەش و هەوایەکی جەنگاوەریان پێدەبەخشێت. سەرکردەکان لە پێشەوەن و لە نیشتیانەوە تەپڵ لێدەرەکانن کە ئامێرە جەنگیەکانیان بەوزەیەکی زۆرەوە لێ دەدەن هەمیشە ئەوان پێشەوە. ئەوەش بۆ چوونی شاید حاڵێک بوو سەبارەت بە هێزی سوارەی کوردی. بەڵام گەر بگەڕێنەوە بۆ لایەنی زمانەوانی دەقی کەیکوڵی بە شێوەیەک لە شێوەکان نەتەوەی کورد کۆ دەکاتەوە. ئەوەش لەبەرەوەی کە دەشێت ئەو دەقە سۆمەری میتانی مادەکان لی تێگەیشت بێت لەبەرەوەی وشەی هەمویانی تێدایە. ئەم ڕۆژ وشەی هەورامی و زازاکی زاڵە بەسەریدا و وشەی زاراوەی کرمانجی و سۆرانیشی تێدایە. ئەم دەقە قۆناغێکی زمانی کوردیە لە پێش دەرکەوتنی دەسەڵاتی مادە. بەڵام کوردی ئەمڕۆ لێی تێدەگەن. دۆزینەوەی ئەم دەقە کۆی هەموو ئەو درۆیانە هەڵدەوەشێنێتەوە کە سەبارەت بە کورد و کوردستان و شارستانێتەکەی دەگوترێت. لەبەرەوەی هیچ نەتەوەیەک نییە لەسەر گۆی زەوی ئابە و شێوەیە زمانەکەی دوای 3400 ساڵ بە نزیکی وەک خۆی مابێتەوە. لە هەمان کاتدا دەقێکی پێنووسرابێت کە لە ئاستێکی جیهانی و زانستیدا باڵا بێت. لە ڕاستیدا دەقی کەیکوڵی هەر نەتەوەیەک وایە ئەوە گەورەترین بایەخی پێدەدا و دەیکردە هەواڵێکی گرنگی جیهانی. بەڵام هەر زمانی دەقەکە نییە کە گرنگە، بەڵکو
ئاسی زانستی دەقەکە هێندە گرنگە کە ناسنامەی دروستی نەتەوەی کوردمان بۆ دەخاتەڕ. پرسیارەکە ئەوەیە ئایا کورد ڕاستی ناسنامەی دروستی خۆی زانیوە؟ ئەمڕۆ کورد نەتەوەیەکی دابراوە لە خۆی و لە ناسنامەکەی. ئەو لە 100 ساڵی ڕابردوودا ناسنامەیەکی درۆینەی لە دەرەوە بۆ دروستکراوە و ئەویش ئەو ناسنامە درۆینەی قوبوڵ کردووە. لە هەمان کاتدا مێژوێکی شێوایی بۆ دروستکراوە بە شێوەیە کە لە مێژووی کۆندا بوونی نییە و لەپڕ لە سەردەکانی ناوەڕاستە وەک قارچک هەڵدەتۆقێت. بەڵام بەشێکی زۆری ئەم چیرۆک و ناسنامە هەڵبەسراوە بەرهەمی سەدەی 20ەمە. کورد لە ڕابردوودا زۆر بڕوا بەخۆ بوو و ئاگاداری ڕاستی ڕۆڵی خۆی بووە لە مێژوودا. ئیبن وەحشیە نزیکی 1100 ساڵ لەمەوبەر ئاماژە بەو ڕاستیە دەکات. کاتێک لە ئاماژەکردندا بە ئەلفوبێی کوردی دەڵێت کوردەکان بانگەشەی ئەوە دەکەن و دەڵێن گوایە ئەمە ئەو ئەلفوبەیە کە بێنوشاد و ماسی سۆراتی هەموو کارە زانستی و هوەری و پەرتوکەکانیان پێنووسیوە. دەبینرێت کورد گوتویانە کە پیرمەندە گەورەکانی وەکو بێنوشاد و ماسی سۆرەتی هەموو کارە زارنسەکانیان بە زمانی کوردی نووسیوە. واتە کورد ئاگادار بووە کە زمانەکەی زمانی زانست و زانین بوو و ناوی پیرمەندی مەزنی ناوچەکەیان هێناوە کە زمانی کوردیان بۆ ئەو مەبەستە بەکارهێناوە. واتە کورد لە ڕابردوودا ئاگاداری ئەو ڕاستیە بووە کە ئەو خاوەنی شارستانێتی گەورەی ناوچەکە بوو و زمانەکەشی زمانی زانست. بۆ زیندووکردنەوەی ئەو ڕاستیە بە تایبەت لە پەیوەندی بە ئەسپەوانیدا من بانگەوازێک بۆ شاری کرماشانی دڵی ماد و یارسان دەکەم. کرماشان ئەمڕۆ بۆ بە ناوەندی پاراستنی ڕەگەزی ئەسپی کوردی. دەڤەرەکە لە هەمان کاتدا میراتگر و بەردەوامی میدیای دێرینە و ماهیدەشت دەشتی مادی شایەتی ئەو ڕاستیەیە. لەبەرەوە پێشنیاز دەکەم کە لە کرماشان پەیکەرێک بۆ کەیکوڵی بکرێت. یەکەم ڕاهێنەر لە مێژووی مرۆڤایەتیدا کە بناسرێت و بە کوردیەکی دێرین کۆنترین دەقی ڕاهێنانی زانستی نووسی بێت. ئامانج لەو هەوڵانە ئەوەیە کە تاکی کورد ئاگاداری ئەوە بێت کە نەتەوەکەی 3400 ساڵ لەمەوبەر دەقی زانستی پەیوەست بە ئەسپی نووسیوە. لە هەمان کاتدا ئەو پەیکەرە ڕۆڵ و شوێنی کرماشان لە زیندووکردنەوەی فەرهەنگی ئەسپەوانی لە ئاستی جیهاندا پتەوتر دەکات و بە خۆمان و جیهان دەڵێت کە ئێمە کین و چیمان هێناوەتە کایەوە. هیوام وایە کە بە چای خۆم پەیکەری کەیکوڵی لە شاری کرماشانی دڵی ماد و یارسان و پارێزەری ئەسپی ڕەسەنی کوردیدا ببینم. ئەمڕۆ لەم بەرنمەیەدا لە ڕێگای ئەو تاتە قوڕەوە دەرکەوت کە نزیکەی 3400 ساڵ لەمەوبەر مرۆڤی کورد دەقی زانستی ڕاهێنانی ئەسپی نووسیوە. دەقەکە لە ئاستێکی زانستی باڵادایە و هەتاوەکو ئەمڕۆژ مانا دەدات. من لەم پەرتوکەدا مێژووی بزر و نەجێڕاوی کورد بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی وردەکاری ئەو دەقەم خسۆتە ڕوو. هەر لایەنی زانستی نییە کە گرنگە، بەڵکو لایەنی زمانەوانیشی. زمانی دەقەکە سەردەمێکی دێرینی زمانی کوردی دەخاتە ڕوو. دواتر دەقەمادیەکان ئەوە دووپات دەکانەوە کە زمانی کوردی ئەمڕۆ میراتگیری هەموو ئەو زمانە دێرینانێ و قۆناغ بە قۆناغ گەشتۆتە ئەم کوردیەی ئەمڕۆ. دەقی کەیکوڵی ئەوە دووپات دەکاتەوە کە بوونی توخمێکی ڕەسەنی کوردی ئەسب هەر لە خۆی نییە و پێشینێکی دێرینی هەیە و هەروەها کرماشان وەک میراتگیری فەرهەنگی مادی باو باپیران لە زۆر ڕۆ دەکەوێتە ڕوو بە تایبەتی لە بواری ئەسپەوانیدا. پاراستن و بەردەوامیدان بە ئەسپی ڕەسەنی کوردی بەردەوامیدانە بەو شارستانیەتە دێرینە. ئەم بەرنامەیە ئەوەی دەرخست کە زمانی کوردی یەکێکە لە زمانە هەرە دێرینەکانی جیهان، زمانێک کە 3400 ساڵ لەمەوبەر زانستی پێنووسراوە. بەرنامەی خۆناسین دەیەوێت ئەو ڕاستیە بە خۆمان و نەوەکانمان بناسێنێت. ئەوەش بە ئامانجی خۆناسین وەک ئەوەی کە هەبووین و هەی، نەک وەک ئەو ڕوخسارە درۆینەی لە 100 ساڵی ڕابردوودا بۆمان دروستکراوە. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.